سپاسی مامۆستا پزیشکان دەکەم. ئەم لێرە ئەو دەخوێنم مای ساڵێکە سپاسی مامۆستایەکانم دەکەم لەگەڵمان باشن ئەمەش ئەوانمە زۆر خۆش دێتن. لێرە خۆشە مامۆستاکانم خۆش دەوێت. ئەگەرچی ئازار بەهێمنی دەیان پوکێنێتەوە بەڵام ڕوبەڕووی ئەو ئازارە دەبنەوە و چۆکدا نادەن و بە بەهێزی دەمێننەوە. سپاس مامۆستا و گەلێکی باشن و لێرە مرتاحین دلێم خۆشە. زۆر مامۆستایەکانم خۆش دەوێت لە ساڵێک هاتیمە ئێرە لەگەڵ مامۆستایەکان لەگەمە زۆر باشن ئەوچی دەمێرە درەمساز دەبی. مامۆستامان پێ دەرس کوردی لەگەر دەرسی ئینگلیزی ئەمە معرفانی هاتی تەقارات. ماريحاتي تعجيري مالك معصمي أريم ما أصطبع يقول نايم باروزي بيحن داري بسكنا. لە بەرنامەی سەربازی ون چیرۆکی ژیان و خزمەتی چەند مامۆستا و منداڵێکی توشبووی شێرپەنجە لە شاری هەولێر دەخەینە ڕوو. سەربازی ون سەرەتا بە چیرۆکی یەکێک لەو خۆبەخشانە کە ڕۆژانە هەنگاو دەنێت بۆ ئەو ماڵە پڕ لە جوانیە دەست پێ دەکات. پرۆژەکەمان بریتیە لە هەندانی منداڵانی توشبووی شێرپەنجە بۆ دووبارە گەڕانەوەیان بۆ ژیان و هەروەها دووبارە دەستپێکردنەوەیان بە خوێندن و خوێندنەوە. بەهار یەکێکە لەو خۆبەخشانە. ڕۆژانە وەکو هەموو هاوکارەکانی دیکەی لە بەیانیەکی زۆوە دەچێت بۆ ئەو ناوەندە فێرکاریەی کە ماڵی دووەمی منداڵانی توشبووی ئەم نەخۆشیەیە. ئامانجی ئێمە جگەلەوەی لەلایەنی پەروەردەوە هانی قوتابیان بدەین دووبارە فێری نووسین و خوێندنەوەیان بکەینەوە. دەمانەوێت لە دەرونیان ئەو قوتابیانە ئەو یاخود ئەو منداڵانە لەو بارە سەختەی کە هەیەیانە ڕزگاریان بکەین و بیان خێنە بارێکی تەندروستی و دەرونی باشتر لەوەی کە ئێستا تێدانە، چونکە ئەوانە تا ڕادەیەک دووتاری بێهیوابوون هاتوون. ئیدی هەمووان بەیەکەوە ڕوو لەو شوێنە دەکەن. لێرە خۆبەخشەکان کۆ دەبنەوە و دەستی منداڵەکان دەگرن و لە ئامێزیان دەگرن. ئێمە لێرە بە شێوەیەکی خۆبەخشانە لەگەڵ ئەو منداڵانین کە تووشی بارودۆخەکی دەرونی سەخت بوونە بەهۆی ئەو نەخۆشیەکە هەیەیانە. جگە لەوەی کە ڕۆژانە بەردەوامی لەگەڵیان دەرسەکانیان پێ دەڵێنەوە لە هەمان کاتدا هانیان دەدەین کە ئەوان نەخۆش نین، ئەوان باش دەبن، ئەوان دووبارە دەست بە خوێندن دەکەن، گەورە دەبن، لە داهاتوو دەبن بەو شتێک کە دەیانەوێت. ئێمە لێرکانە هەمان ئەو بابەتانە دەڵێنەوە کە لە قوتابخانەکان دەگوترێتەوە، وەکو دەرسەکانی کوردی، بیرکاری، ئینگلیزی، عەرەبی، هونەر، هەتا دوای. ئێمە لێرە سێ مامۆستای خۆبەخشین کە ئەو قوتابیانەی وازیان لە خوێندن هێناوە دووبارە لەگەڵیانی سەردەم ئەو وانانێک کە لە قوتابخانەکان دەگوترێتەوە ئێمە لێرە بەردەوامین لەگەڵیان سەردەم وانەکانی کوردی، عەرەبی، ئینگلیزی، هونەر بێجگە لەوانەکانیش گرنگی بەلایەنی دەرونی ئەو منداڵانە دەدەین. وان لێ دەکەین لەو بارودۆخە سەختەی کە ئێستا تێداینە بیان هێنینە دەرەوە و بەرەو کەشێکی ئارامیان ببین، بەرەو ئەو بارودۆخەیان ببین کە هەز بکەن ئەوانیش وەکو هەر منداڵێکی تر منداڵێکی تەندروستن و هیچ جیاوازیەکیان نییە. بێگومان ئەو منداڵانە وەکو هەر منداڵێکی تر
حەزیان لە خوێندنە، حەزیان لە یاریە، حەزیان لە تێکەڵاوبوونە لەگەڵ منداڵانی تر. بەڵام لەلایەن خانەوادەکانیانەوە وەها تێگەیاندراون کە ئەوانە نەخۆشن نابی تێکەڵ بن. بەڵام خۆشبەختانە کە دێنە لای ئێمە ئەو بیرۆکە خراپانە لە مشکیان لا دەبین، ئەویش بەهاندانی دەرونی یارمەتیان دەدەین، دەستیان دەگرین، بەرەو پێشیان دەبین. لێرە ئەو منداڵە جوانانە ئێش و ئازار و ناڕەحەتیەکانیان لە بیر دەکەن، دەچنە باوەشی ئەو مامۆستایانەی کە بڕیاریان داوە خزمەتیان بکەن. لێرە مامۆستای خۆبەخشم بۆ ماوەی نزیکەی زیاتر لە 2 ساڵ و نیوە. سیرکردنی نەخۆشخانەمان گۆڕی ئێمە، چونکە بیدایەت وانە بوو، چەند ساڵێک پێشێستا ئەو شانە نەبوو بەڕاستی. چۆن وافکری دەکردەوە هەر نەخۆشخانە شوێنی چارەسەرە و ئەو خاڵانەیە کە باسم کرد، بەڵام ئێستا ئێمە ئەو بیرۆکەیەمان گۆڕی لە دەرونی ئەو منداڵەکە دەتوانێت لە قوتابخانە بخوێنێ، لە نزیک نەخۆشخانە دەتوانێت بخوێنێ، بنووسێ، یاری بکە، وێنە بکێشێ، ئەویش بەهۆی هەبوونی ئێمە و مامۆستایەکانی دیکە. لێونەڵێ منداڵ پێویستی بە هەست و سۆزە و پێویستی بەلایانی تەربیەتی شەیە. ئێمە وەکو ئەرچی خۆمان وەکو مامۆستا سەرەتاوەماندانە کە لایانی دەرونیان باشکەین، پاشان زانست و زانیاریەکەیان پێ بگەینین، وەکو ئەوەی کە کەسانێکی زۆر نۆرماڵن، هیچیان فەرق نییە لەگەڵ ئەو کەسانێک کە لە قوتابخانەیەکی ئاسایی دەخوێنن. لەوانە نمونەمان زۆر زۆرە. یەکێک لەو منداڵانەیە کە دەهات و بەداخەوە ئێستا وەفاتی کردیا بە دکتۆر پێشەنگ ناسراو بوو. هەمویان دەرونیان ماندووە، پێویستیان بە هێزێکە تا لە بەرامبەر ئەو هەموو ئازارە بوەستن. ئەوان ئومێدی خێزانەکانیانن، چرای ڕووناکی ماڵەکانیانن، خەونی گەورەی دایک و باوکیانن. نمونەیەکی دیکەمان هەیە کە دارین یەکێکە لەو نەخۆشیانەی کە بەڕاستی منداڵێکی زیرەک وەک بڵێ کە داهاتوێکی ڕوونی تێدا دەبینین ئەمە وەکو مامۆستا، ئەو زۆر زۆر حەزی بە نووسین و خوێندنە لەسەر داواکاری دایک و باوکی کە بڵێ و نەڵێ دەگەڕێت، ینی دەگاتە ئەو نقطەی کە وەک بڵێ دەپاڕێنەوە دەرین بە ئێرە بەردەوام بی، چونکە منداڵەکەمان لێرە دڵی خۆشە، لەگەڵەنگۆ هەست ینی خۆی لەبیر دەکات. لێرە دەستم بە مامۆستا وانەوتنەوە کردو بووم بە مامۆستا لێرە نزیکەی 2 ساڵ و نیو زیاتریش دەبێت. ئەو ژمارە خۆبەخشەی کە لێرە سەرروکار وەربەرخورد لەگەڵ کەسانێک دەکەن کە پێیان دەگوترێ منداڵانی توشبوو بە نەخۆشی شێرپەنجە، خۆی ناوی شێرپەنجە قورسە و بەرخود بوون بە تایبەتیش بینە پێشچاو دێسامە و ژمارە منداڵەمان بینی ئەگەر کەسانێک نەبیتن لەگەڵیاندا هەرسوو کەوت بکە بە دڵنیاییەوە ئەوانە تێک دەشتێن. قوتابخانەی جیمنێت قوتابخانەیەکە تایبەتە بە منداڵانی توشبوو بە نەخۆشی شێرپەنجە، ئەوانەی کە لە نەخۆشخانە نانەکەری چارەسەر وەردەگرن یاخود ئەوانەی کە بەهۆی نەخۆشەکانەوە ناتوانن بگەڕنەوە قوتابخانە لە قوتابخانە دابڕان. لێرە قوتابخانە لەلایەن مامۆستانی خۆبەخش و هەروەها ڕێکخراوی جیمنێتیش بەڕێوە دەبردرێت.
تیادا ئامانزمان ئەوەیە کە منداڵەکان دووبارە ڕابهێنینەوە بۆ ئەوی دووبارە بگەڕێنەوە بەرخوێندن و دووبارە بگەڕێنەوە ناو کۆمەڵگە. ئەو بابەتانەی کە لێرە کاری لەسەر دەکرێت خۆ دەگوترێتەوە ئەو دەرسانە کە دەگوترێتەوە کوردی بۆ نمونە مامۆستای کوردی بە خۆبەخشی کە دێتە ئێوکانە پیتەکانیان فێرەکاتن چیرۆچیان بۆ دەخوێنێتەوە وانێ دەکە وەکو کەسێکی ئاسایی هەستوکەوتیان لەگەڵ بکاتن هەرچەندە دەزانین ئەوەش زەحمەتە بەڵام وانێ دەکەین ئێش و ئازاری نەخۆشخان لەبیرکەن. ینی ئەو منداڵانە کە دێنێ ئێروکانە جۆرێکن کە مامۆستایەکان ئەوە بە خۆبەخشی دەرسیان لەگەڵ دەڵێنەوە ماندوو دەبن لەگەڵیان لە ئامێزیان دەگرن یارمەتیان دەدەن ئەو منداڵانە بە جۆرێکی تر دەگەشێنەوە. طبعا ئەو ڕێکخراوانیان ئەو کۆمەڵە گەنجانە لە ڕێگەی ئەو ڕێکخراوانە ینی هەڵدەستن بەو کارانە بۆ نمونە ئەو کارە خۆبەخشیانە کە دەیکەن بۆ نمونە وانەی بە منداڵەکان کە نەخۆشی شێرپەنجیان هەیە وانەیان پێدەن بۆی وانەکانیان نەڕوا هەروها یاریان لەگەڵ دەکەن ئەگەر توانای وێنەکردنیان وێنەی دەکەن مۆسیقای لێ دەدەن یاریان لەگەڵ دەکەن. ئەم کارانە کارێکی گرنگە بۆ ئەوەی باری دەرونی منداڵەکە زۆر باش بیتون بۆی بتوانانی لە چارەسەرەکەش ئیسفادە بکات چکە نەخۆشخانە تەنها چارەسەرکردن نییە نەخۆشخانە تەنها چارەسەرکردن نیە بەڵکو چارەسەرکردنەوە زائید با بڵێن هەروها باری دەرونی منداڵەکانیش بەو کارانێکە و کۆمەڵە گەنجانە کردیان دەستخۆشیان لێ دەکەین و ئەمە زۆر زۆر پاڵپشتیان دەکەین بۆی بتوانین منداڵەکان بە شێوەیەکی با بڵێن تەندروستی چارەسەرکەین و دەستیان خۆش بی و ئەمە هەست دەکەین لەوەتی ئەو کارانە کە دەکرێتن ڕێژەی چاکبوونەوەی نەخۆشی شێرپەنجە لە منداڵەکان زیادی کردووە. ئەوەندە ئێش و ئازاریان دیتیە لە کاتی وەرگرتنی چارەسەری زۆربەی ئەو شتانی کە دایانەوە دەبی لۆیان بکەیت لەبەر ئەو بابەتانە دەبی ئەمە زۆر بەوردی ینی ئیشیان لەسەر بکەین کاریان لەسەر بکەین هەتا ئەو منداڵە ینی بەو شێوەیە کە ئەمە دەمانەوێت یارمەتیان بدەین. دیقەت بدێ لە ناو کۆمەڵگەی کوردستانی بەخشین بەشێک بۆ لە لەزەت بەخشینیش بەخشین ئەو کارەیە کە لە پێناو بەهاناوەچوونی ئەوانەی پێویستیان بەهانای کەسانی دیکە هەیە و هەرێمی کوردستانیش وەکو باسم کرد لە ڕووی مێژوویەوە بەشێکی گرنگە لەوەی کە هەمیشە لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا بەخشین کارێک بوو. بەڵام ئەگەر دیقەت بدەینێ لەگەڵ پێشکەوتنەکانی دنیا لەگەڵ چڕبوونەوە لە مانای بەخشین بە شێوە زانستیەکەی و میتۆد و تیۆری بەخشین و لەزەتەکانی بەخشین و هۆکارەکانی بەخشین و پێشوەچوونەکانی کۆمەڵگا لە هەرێمی کوردستانیشدا ئەو پێشوەچوونە هەستی پێ دەکەین بۆ یەشە دەبینین لە هەموو سێکتەر و مەجالە جیاوازەکان بە تایبەت لە ناوجیلی ئێستادا لە نێوگەنجاندا کاری بەخشین و کاری خۆبەخشی بۆتە بەشێکی گرنگ لە ژیانیاندا ئەوەش پێشوەچوونە وەگەر دیقەت بدێ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هۆکار بوونە و کاریگەریان هەبوو لە دروستکردنی ئەو بیرکردنەوەیە و ڕێکخراوەکانی دیکەی نێودەوڵەتیش و تەنانەت کرانەوەی هەرێمی کوردستان بە ڕووی وڵاتانی دیکە کە دەبینین لە کۆمەلگاکانی دیکە تەنزیم کرایە ئەو ڕێکخستنی خۆبەخشیە ڕنگدانەوەی هەیە بۆ یەشە دەبینین ئێستا لە نێو لاوانی کوردستان بەخشین بۆتە بەشێکی گرنگ لە ژیانیان. ئەو گەنجە لاو و خوێنگەرم و خۆبەخشانە لە شاری هەولێر لە نەخۆشخانەی نانەکەلی بۆ توشبوانی شێرپەنجە بە ئیرادەیەکی بەهێز دەست و بازویان لێ هەڵکردووە بۆ خزمەتکردن بە و منداڵانە کاململانەیەکی تند لەگەڵ نەخۆشیە دەکەن. ئێمە لەگەڵ ئەو قوتابیانەوەمان لێ هاتووە کە بووینە بەشەکی دانەبراو لێیان تەنانەت لە ڕۆژانی کەرەنتینەش کە نەمانتوانی لە دووری ئەوان بین چونکە
وا هەز دەکەن ئێمە بەشەکەین لەوان ئەگەر ئێمە نەبین ئەوان نایەن بۆ نەخۆشخانە زۆربەی کات کە منداڵەکە سەرەتایتی دێ بۆ چارەسەربەرگرتن بە زۆری خێزانەکەی دێتن بە گریانەوە دێتن بەڵام کە دێتە ناو نەخۆشخانە و تێکەڵی ئێرە دەبێتن و دەبینی کە ئێرکانە کەشێکی ترە ئێرە نەخۆشخانە نییە ئێرە قوتابخانەیە ئێرە شوێنی یاریکردنە بێگومان وا دەکاتن کە ئەگەر چارەسەریشی نەبیتن بێت بۆ نەخۆشخانە بێت بۆ قوتابخانە بۆ لای هاوڕێکانی. بۆ ڕزگاربوون لەو دۆخە سەختەی پێدا تێدەپەڕن تەنیا دا و دەرمان بەس نییە بۆ کەمکردنەوەی ئازارەکانیان بەڵکو لە باوەشگرتنیان ئارامیان پێدەبەخشێت و تۆزێک لەو ناخۆشیەی دەیبینن دووریان دەخاتەوە. ئەو منداڵانەی کە تووشی نەخۆشی شێرپەنجە دەبن تووشی بێتاقەتی و بێزارێکی زۆر دەبن بەهۆی ئەو وتارە سەر قورسانێکە وەری دەگرن بەهۆی ئەو بارە سەختێکی خێزانەکانیان بەرامبەر بە منداڵەکان دەینوێنن. وا دەکاتن کە ئەو منداڵە خۆی داببڕێنی لەسەر جام چاڵاکیەکانی ژیانی منداڵانی خۆی. بێگومان کە دێتە لای ئێمە بەو پەڕی ڕووخۆشی و پێشوازیان لێ دەکەین یاریان لەگەڵ دەکەین وێنەیان لەگەڵ دەکێشین دیاریان پێشکەش دەکەین لە باوەشیان دەگرین ئەمە وا دەکا ئەو منداڵە هێواش بەرەو دۆخی خۆی بگەڕێتەوە. زۆر باش یعنی لێرکانە مرتاحە ئێرەش نەبا ئەوهای لێ نەدەهات کە بەو ڕۆژەی گەیشتنەداری زۆر تێکچوو بوو زۆری خۆش دەوێن یعنی ئەوەندەی باسییان دەکا ڕۆژانە خۆی دەگۆڕی دەرێ دەڕۆمەوێندە ڕسمم دەگرن پێ دەکەنی بە دڵی خۆش دەڕوا و دێتەوە. وەکو مامۆستایەکی خۆبەخش هاتمە ماڵی جیمنێت لە خستەخانەی نانەکەلی و ئەو بابەتانەی هونەر و زانست و بیرکاریم لێرە وەرگرت و بەڕاستی سەرەتا کە هاتم کارەکە زۆر قورس بوو چونکە منداڵەکان نەخۆش بوون. کە ئەو قوتابیانە دێنە لای ئێمە بەڕاستی لە ڕووی دەرونیەوە زۆر ڕووخاون چونکە لەوانەیە یان بەهۆی عیلاجەکان یاخود بەهۆی ناو نەخۆشخانە کە ئەو دیمەنانە دەبینن تووشی دڵە ڕاوکەی و ترس دەبن کە ئەوش کاریگەریەکی زۆر خراپی هەیە لە سەرباری دەرونیان. لەگەڵ مامۆستا خۆبەخشەکان دائیمەن لە هەوڵدان کە باشترین پرۆگرام دابنێن و ئەوەی لە کەمێک لە ئازاری ئەو منداڵانە کەم بکەینەوە. ئەم منداڵە چاوگەشانە لە چاوەڕوانی چارەسەرکردن و نەمانی ئازاری نەخۆشیەکەیاندان. ئێرە نەخۆشخانەی نانەکەلیە. ئەگەر ینی حتا ئەگەر لێرە لەناو قوتابخانەش لەناو بینای قوتابخانە ئێمە قوتابیمان نەبێ ئێمە سەردانی ناو نەخۆشخانە دەکەین وانە دەڵێنەوە لەسەر بێری نەخۆشەکان تەنها بۆ گۆڕینی ئەوەی کە لایەنی دەرونیان بگۆڕین. لە ڕووی نەفسی ڕۆژی وا هەیە منداڵێک تەنها پێویستی بە یەک باوەشی گەرمە کە پێی بڵێ ئەتوو باش دەبی یان بۆ نمونە هەیە زۆر لە کانولە دەترسێ کە پێی دەڵێم فەرموو منیش لێرە نیشانەی کانولەیم هەیە شتێک زۆری ئەتیادیە ئەوە ئۆڕەدی دەگۆڕێ دەرونیان یعنی تێدەگا کە ئەوە شتێکی ترسێنەر نییە. ئەمن قەت پێیان ناڵێم نەخۆش چونکە ئەوان بەنسبەت ئەمە قوتابینە و کەسێکی زۆر نۆرماڵن. ڕۆژانە لەگەڵ منداڵان وەکو بوارێکی خزمەتیان دەکەین وەکو کە ئەرکێکی لەسەر شانمان
خزمەتی هەموو مناڵەکانەکەن بێ جیاوازی ئەوانەیە کە لە دەرەوەی هەرێمی کوردستانن ئەوان ناوەری کوردستان و بتوانین کە بە جوانترین شێوە خزمەتیان بکەین. لە ڕووی تەرفیهیەوە ئێمە چالاکیان بۆ ئەنجام دەدەین، چالاکی سەری ساڵمان بۆ کردوونە، هەروەها لە بۆنەکان بەشداریان لەگەڵ ڕۆژی ئاڵا چالاکیان لۆرەك دەخەین، لەگەڵ ڕێکخراوی دیکە ڕۆژی لەدایک بوونیان لەگەڵ دەکەین، ینی چالاکیەکانیان دەکەن ئەو منداڵانە وا بکەن لە ڕووی دەرونیەوە وەکو بڵێ هەست بە باشتر بوونیش دەکەن. دارین ئەو کاتی کە کیمیایی لێ دەدرا قسەی لەگەر کەسی شەر نەدەکرد. ئەو دارینەی جاران پیاوی دیتبە یان منداڵ یان گەنج ناسی بای نەیدەناسی ئامێزی لێ دەدا دەچۆکردیان خۆشی دەویستن پاش ئەوەی زۆر تێکچوو. ئێستاکەش ئەلحەمدولیلا لەوەتی هاتیتە ئێرکانە هەر باسیشم کردێ زۆر فەرقی کردێ لە چاو ئەو کاتیەوە. ئێستاش هەتا جورئەی تەواو دەبێت یان هەتا ئەگە ڕۆژانە حوتڵەیە هە شەمە و جمحانیان حوتڵەیە شەوی دەژمێری سبەینێ مەکتەبمان هەیە سبەینێ ئەو هامان هەیە تەلەفۆنیان لەو بکە ئەو دوو ڕۆژێک کە حوتڵەشین لەگەرەوان پەیوەندی نابڕێ هەتا سبەینێ قسان لەگە کاک بارزار مامۆستایەکان دەکا. هەبوونی ئەو بینە و لە نزیک نەخۆشخانە بەڕاستی نقطەیەکی زۆر گرنگە لەبەرەوە ئێمە حالەتی لە ناکاومان دێتە پێشێ جاروە ئەوانە تووشی نەزیف بوون دەبن ئێمە چەندین خولمان بینی و لە حالەتی ئەوە ئیمەرجنسی پێویستە ئەمە چ بکەین چونکە شخصی یەکەم ئەمە لە نزیکی نەو منداڵێ چ لە ناوپۆل چ لە ژووری یاری چ لە باخچە. جگە لەوەی کە ڕۆژانە لەگەڵ قوتابیەکانمان خەریکی هاندانی لەوەی کە ئەوان منداڵێکی ئاساین لە هەمان کاتیشدا خانەوادەی قوتابیەکانی زۆر گرینگە. بێگومان ماوە کۆبوونەوەی دایکان و باوکان دەکرێتن بە مەبەستی ئاگادارکردنەوە هۆشیاری دایک و باوکەکان سەبارەت بە دۆخی تەندروستی منداڵەکان کە بێگومان زۆر هەڵەی لە بەرچاوی منداڵەکان بگوترێ ئەوان نەخۆشن، ئەوان ناتوانن بچن بە قوتابخانە، ئەوان ناتوانن تێکەڵی منداڵانی تر بن. ئەوە وا دەکات ئەو منداڵە لە ڕووی دەرونیەوە تەواو بڕخێ و بێتاقەت بێتن تەنانەت ئەو کەمە تااقەتەی هەیەی نەتوانی بێت بۆ نەخۆشخانە بۆ وەرگرتنی چارەسەر. نقول الحمد لله مدرسة أو يعني نعميك جورية لما محمد نتواني بروي مدرسة داخلي الحمد لله زور باشا مجالك واسع دي وما مستاج ما شاء الله زور أقدار لي يعني الحمد لله ترفيهية وتعليمية وهموي تأثيري والله بدايتي يعني صوراني هيك نازاني قصيب كرئيسة ما شاء الله فولة وبيركاري وإنجليزي وهموي ونفسيتي مرتاحة مقول الحمد لله يعني الحمد لله مليون جار أم ليران الكردستانينا يعني أمشي هيك مينا حاسن إنه أملس باشورن فرقي أبد نية مبني يعني كردي روجافا وكردي باشور الحمد لله أو يعني والله تمية كم نيدوامه لڕێگەی چەندین چالاکیەوە دەیانەوێت دەرگای هیوا و خۆڕاگریان بەڕوودا بکەنەوە و هیوای ژیانێکی نوێیان بۆ بگەڕێنەوە. ئەو کۆمەڵە خۆبەخشەی کە ئەمڕۆ ئەمە بینیمان بەناوی پارێزگای هەولێر بەناوی حکوومەت یاریمی کوردستان وێڕای بەرز نرخاندنی کارەکانیان وێڕای گەورە تەمەشاکردنی کارەکانیان وێڕای تەقدیرکردنی ئەو کارانەی ئەوان دەیکەن بەڕاستی ئاسوودەیی بە ئێمە بەخشی کە ئەو ژمارە گەنجە بە خۆبەخشی لەگەڵ ئەو ژمارە منداڵەی کە توشبووی ئەو نەخۆشیان لە نێو ئەو نەخۆشخانەیەدا وەکو نانەکەلی کە مرکزێکی ئەساسیە لە ناوچەکەدا نەکتەنها بۆ ئێمە وەکو پایتەخت ئەو ژمارە منداڵە لێرە لە کاری خۆبەخشیدا ئەوانە دەبنە مامۆستای ئەوان دەبنە کە سوکاری ئەوان لەگەڵ ئەوەشدا
ئەو خۆبەخشانە چ جەبێک فراهەم دەکەن لە بە مەسەلەی خوێندن ئەوانە دانەبڕێن لە خوێندن کاری ئێمەش وەکو حکوومەت بەدڵنیاییەوە ئێمە لەگەڵ وەزارەتی پەروەردە لەگەڵ جەنابی وەزیر لەگەڵ بەڕێبەراتی گشتی پەروەردەی هەولێر پلانێکمان دەبێتن جێمان لە ئەوان گرت لە خواستی ئەوان پلانێکمان دەبێت بۆ بە فەرمیکردنی خوێندنەکەی ئەوان یان بە فیڕۆنەچوونی خوێندنی ئەو منداڵە ئازیزانەی ئێمە کە کەس و کاری ئێمن دەستخۆشی لەو خۆبەخشانە دەکەین پشتیوانی لە هەنگاوەکانیان دەکەین ئەوەی قسەی ئەوانیشبی داواکاری ئەوانیشبی ڕوو لە ئێمە بکەن وەکو دامەزراوەی حکوومەت لە خزمەتدادن. ئەوە دیاری بەرنامەی سەربازی بوونە لە کوردستان 24 پێشکەش بەو بیرکردنەوە گەورانە دەکرێت کە ئەو کچ و کوڕە ئازایانە لە کاری خۆبەخشیدا لە خزمەتی ئەو ئازیزانەدانە کە پێویستیان بە خزمەتکردنە. وێڕای تەقدیرکردنی کاری ئەوان تەمەنای سەلامەتی لە بۆ ئازیزانەمان دەستخۆشی لە 24 لە بەرنامەی سەربازی ون دەکەین هیوادارین هەمیشە ئەو سەربازە ونانە نیشانی کۆمەڵگا بدە و هاندانێک دەبیتن بۆ ئەوەی کاری لەو جۆرە بەردەوامیابی. دەستان خۆش تەمەن درێژ بن نمونەتان زۆر بیتە. بێگومان کاریوا گەورە کە ئەو خۆشەویستانە دەیکەن لەگەرە و ئازیزانە بەبێ ئەوە ناکرێتن کە ئێرە نەخۆشخانەی نانەکەلیە و بەڕێبەری نەخۆشخانە هۆکارێکە لەوەی کە ئەو جەوە دروست کراوە وێ ڕای تەقدیرکردنی کارەکانی نەخۆشخانەی نانەکەلی کە بۆ ئێمە وەکو هەولێر یەکێک لە شانازیەکانە هیوادارین لە شارەکانی دیکە و لە شارەکەی خۆشمان خەڵک پێویستی پێنەبی بەڵام بەدڵنیایەوە پێویستی هەیە بۆیە ئێمە تەقدیری بەڕێبەرایەتی نەخۆشخانەش دەکەین دکتۆر دەستان خۆش بیتن ئێوەش هۆکارێکی ئەساسین لە سەرخستنی بەرنامەی ئەو خۆبەخشانە.